NRT لە راپۆرتێکی مەیدانیدا لە ڕێگەی پاملێرێکی NRTەوە هەوڵیدا نەخۆشێک چەند پزیشکێک ببینن بۆی بتوانێت ئاستی تەندروستی هەرێمی کوردستان بخاتە ڕوو. بۆ گفتوگوی زیاتر لەم بارەیەوە ناسیح عەبدوڕەحیم پسپۆری بایۆلۆجی لە شاری هەڵەبجە لەگەڵمان دەبێت. کاک ناسیح هەم کاتتان باش، ئێوە ڕاتان چییە سەبارەت بە کەرتی تەندروستی لە هەرێمی کوردستاندا؟ بەڵێ بە ناوی خوای گەورە، سەبارەت بە کەرتی تەندروستی و ڕەوشی تەندروستی هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئەتوانم بڵێم لە دۆرخێکی زۆر خراپدایە و ئەو مەترسیانەی کە لەسەر نەخۆش هەیە لە سایەی ئەم سیستەمە تەندروستی کە ئەمڕۆ پێڕەو دەکرێت هیچی کەمتر نییە لەو مەترسیەی داعش و دەرەوەی هەرێم لەسەر هاوڵاتیانی ئەم وڵاتە. بۆیە من بەش بە حاڵی خۆم کۆک چاودێرێکی کەرتی تەندروستی کە لە ماوەی ڕابردوودا 3 وەزیرم گۆڕیوە و 4 مدیر عام گۆڕیوە کە لەم سنوورا بووم و کارمەندی تەندروستی بووم، زۆر بە وردی ئاگام لە کێشە و گرفتەکانی کەرتی تەندروستی هەیە لە هەرێمی کوردستان بەگشتی و لە سنووری پارێزگای هەڵەبجە بەتایبەتی. ئەوەی ئێستا ئێمە ئەمانەوەی قسەی لەسەر بکەین نازانین قسە لەسەر ئەو بازرگانیە بکەین کە بەسەر نەخۆشەوە کرێ یا قسە لەسەر خزمەتکردنی نەخۆش بکەین. ئێمە نازانین کێشەکە لە نەبوونی دەرمانی پێویستە یاخود لە نەبوونی شارەزایی تەواو هەیە لە بواری پزیشکی. کێشەکە ئەسڵ کشت کێشەیەکی بنیادیە، کێشەیەکی بنیادیە لە سیستمی تەندروستی ئەم وڵاتەدا کە ئەکرێ ئەوانەی دەرمان و شانشتێکی لاوەکیە ئەوە بۆ شاردنەوەی کێشە بنیادەکەیە کە لە سیستمی تەندروستیە کە ئەسڵ کاتێک کە سیستمی خزمەت ئەگۆڕیتەوە بە خزمەت بە تیجارەتی بازرگانی لەسەر گیان و هاوڵاتیانی ئەم وڵاتە لێوە پێویستە ئێمە پێش هەموو شتێ بازرگانیکردن بە نەخۆش لە سیستمی تەندروستی و لە سایی وەزارەتی تەندروستی و ئەم سیستەمە سەقەتەی ئێستاوە جیا بکەینەوە لە خزمەتکردنی نەخۆش. ئەوەی ئێستا من تێبینیم کردووە زیاتر بەلای بازرگانیکردنە و دەوڵەمەندبوون و هینە بێ لەسەر گیانی نەخۆشی ئەم وڵاتە نەک بەلای خزمەتکردنی کەرتی تەندروستی. یەکێک لە هەرە هەنگاوەکانی کە ئەمە بنبڕدەکە جیاکردنەوەی کەرتی تەندروستیە، کەرتی تایبەت و کەرتی گشتی و ئەو پرۆسەیە واتە بەبێ ئەمە بە هەر قسەیەکردنەیەک لەسەر کێشە و گرفتی کەرتی تەندروستی بۆ خۆتزیینەوەیە لەم ئەسڵی مەسەلەکە. واتە ئەوەی کە ئێستا وەزارەتی پرۆژێکی ڕاگەیاند کاک ناسا وەزارەتی تەندروستی پرۆژێکی ڕاگەاندووە وەکو تۆش ڕخنت لێگرت ئەوان دەیانەوێت کەرتی تایبەت لەگەڵ کەرتی گشتی جیا بکەنەوە. پرۆسەکە یاخود ئەو پرۆژەی کە وەزارەتی تەندروستی هەیەی تا چەند دەتوانێت ئامانجەکانی خۆی بپێکێت؟ جارێ ئەسڵە من قسەم لەسەر ئەوەی ئایا ئەیەوێت یا نایەوێت. ئەنی من گومانم هەیە کە ئەوان شتێکی وایان کرد بێ و یەقینم هەیە کە نایەوێ خودی وەزیری تەندروستی و ئەنجومەنی وەزارەت و ئەو گروپە مافیایی کە دەستی بەسەر کەرتی تەندروستی ئەم وڵاتە گرتووە بە هیچ شێوەیەک نایەوێ و هەموو هێز و توانای خۆی خاتە کار بۆ ئەوەی ئەم دوو کەرتە لە یەک جا نەکرێتەوە، چونکە لە ئەم تێکەڵی ئەم کارتە باندێکی مافیایی زۆر گەورە هەیە لە ناو کەرتی تەندروستیە کە بازاڕگەرمی لەسەر تێکەڵکردنی ئەم دوو کەرتە هەیە و ئەوانیشن کە ئێستا دەسەڵاتدارن و بەرپرسی یەکەم لە وەزارەتی تەندروستیە و من ئەتوانم گروپی مافیایی هەیە لە وڵاتەی ئێمە دەستی لە دانانی وەزیر و مدیر عام و بەرپرسی کەرتی سەحا هەیە. ئەمە من بەڵێن و یەقینم هەیە لەسەر ئەمە کە ئەوانەی تیجارەت بە نەخۆش و دەرمان و بەڵگەم لەسەر ئەوەیە کە وەزیر لە دوای وەزیر ڕەوشی تەندروستی لەم وڵاتە خراپە بێ و لە یەکەم وەزیر و لە یەکەم کابینەوە ئەڵێ ئەم ئیشەیەکەین بەڵام ناتوانن بیکەن و نایەنەوێ لە بری ئەوەی گوێ بۆ داخوازیەکانی بەرژەوەندی خەڵکی هاوڵاتی ئەم وڵاتە بگرن، گوێ بۆ ئەو بەرژەوەندی ئەگرن لە تێکەڵکردنی ئەم دوو کەرتە بنرێتەوە. ئەویش دەستێکی مافیایی تیجاریە لە ناو کەرتی تەندروستیە. بیرمان نەچێ خەڵکوا نەزانێ بواری سەحە بوارێکی بچووکی تیجاریە. ئەتوانم بڵێم وەکو چاودێرێک لە دوای چەک و نەوت و وزە و لە دوای تلیاک و
بازرگانیکردن بە ئافرەتەوە پێنجەمین بواری بازرگانی عالەمیە لە کەرتی تەندروستیە و من ئەتوانم بڵێم ئەو دەرمانەی لە هەرێمی کوردستانە ساغەکرێتەوە لەسەر ژیانی نەخۆش کە بە دەرەجەی یەکەم پێداویستی بازرگانیە و تیجارەتە بەسەر ژیانی نەخۆشی ئەم شارەوە نەک پێداویستی جەستەی نەخۆشەکانی ئەم وڵاتە بێ ئەوەندەی چاو لەوەیە کە ئەم دەرمانە بە پارەیەک بەسەر لە شەی نەخۆشی ئەم وڵاتە ساغ بکرێتەوە ئەوەنە خەمی چارەسەرکردنی نەخۆشی ئەم شارە نییە. بەڵێ کاک ئەوەی کە تۆ باسێکی باسی لە دەرمان کرد وەزارەتی تەندروستی باسی لەوە کردووە کە دەیەوێت نرخی دەرمان دیاری بکەوە دەستیشیان پێ کردووە ئەمەی کە تۆ باسەکەی لە پێشترەوە بوو یاخود تاوەکو ئێستاش کە وەزارەت پلانێکی وای هەیە دەوێت نرخی دەرمان دیاری کات دەوێت کوالەتی ئەو جۆری ئەو دەرمانانی کە هاوردەی ناو هەرێمی کوردستان دەکرێت جۆرەکەی بگۆڕێت ئەمانە کاریگەری هەبوو یاخود تاوەکو ئێستا و مەترسیانی تۆ باسی کرد بەردەوامن. بەڵێ ئەم مەترسیانە بەردەوامن و کابینە لە دوای کابینە زیادی کردووە ئەنی گومانەکە لەوادایە هەتاوەکو ئەم دەستە باڵایی مافیایی ناو کەرتی تەندروستی و وڵات گەورەترە بێ کێشە و تەندروستیەکانی کە زیاترە بێ ئەنی معقولە لە وەزیر لە دوای وەزیر وەزارەت لە دوای وەزارەت کابینە لە دوای کابینە کێشەکانی تەندروستی گەورەتر و فراوانتر و ئازاربەخشترە بێت ئەمانە من ئەتوانم بڵێم وەزارەتی تەندروستی پیلانی هەیە بۆ ئەوەی هیچ پلانێکی چاکسازی لە کەرتی تەندروستیە سەر نەگرێ من دڵنیام لەوەی کە وەزارەتی تەندروستی نایە بە هیچ شێوەیەک و خودی وەزیرەکەش ئەوەی کە ئەی کاتەنها بۆ پەردەپۆشیە و نایەوێت کەرتی تەندروستی کەرتی تایبەت و کەرتی گشتی لە یەکجا بێتەوە چونکە جەنابی ئەوە 6 ساڵە لەسەر ئەو پۆستە دانیشتووە بەبێ ئەوەی یەک تاکە هەنگاوێکی نابێ بۆ جیاکردنەوەی ئەم دوو کەرتە ئەگەر بێنە سەر کەرتی مەسەلەی دەرمان مەسەلەی دەرمان وەکوتم ئەوەنەی بیر لە بوارە بازرگانیەکە یەکرێتەوە کە چۆن وڵاتەوە بیر لەوە ناکرێتەوە دەکرێت ئەتوانم بڵێم لە هیچ وڵاتێکان نییە ئەوەندە دەواازە هەبێ بۆ هێنانی دەرمان لە هیچ شوێنەکان نییە ئەوەنە بێ کۆنتترۆلی بێ لەسەر دەرمان من ئەتوانم بڵێم دەرمان چووەتە ناو جەستەی نەخۆشیەکەەوە بەبێ ئەوەی تا ئێستا ئەنجامی کۆلیتی و کۆنتترۆلی دەرچوو بێت و ئەوە ئەم هەوڵەی وەزارەت و وەزیر من ئەتوانم بڵێم بۆ پاوانکردنی بازرگانی دەرمانە بۆ کۆمەڵێک تیجاری ئەوشتانەک ئەوەنەی خەمی خەڵکی بێ ئەسلی ئەف و ئەمە لێرە ئەو قسەکەم ئەسلی ئەوەیە وەزیر ئەوە نییە نرخی دەرمان کەم کاتەوە ئەسلی ئەوە هەوەیە وەزیر دەستی ئەو گروپە مافیایە ببڕێت کە تیجارەت بە دەرمانەکەەوە منێکی نەخۆش من پێویست ناکە دەرمانەکەم لە 1000 دینارەوە بۆ بکرێ بە 500 پێویستە وەزارەت چاودێری ئەوە بکرێ ئایا من پێویستم بە دەرمان هەیە یا بە زیادە پێمەدرێ لە هەر حاڵەتێکە هەبێ ئەگە دەرمانەکەش هەرزان کە هێشتا هەر تاوانە مەسەلە مادی نییە مەسەلە ئەوەیە کۆمەڵێ مادەی کیمیاوی زۆر تۆ بە پارەی خۆم ئەیکەی بە قورجی خۆمە بەبێ ئەوەی وەزارەتی تەندروستی بەرپرسانی وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان ئاگادار کراوەتەوە لی بەداخەوە خۆیان نەک ئاگادارین ئەو شتێک کە لای ئەوانەیە زۆر زیاترە لەوەی کە لە لای ئێمە هەیە چکە ئەوان داتا و زانیاریان لەلایە و معلوماتیان لایە و ئەرزانن چییە چۆن ئەکرێت چۆڕێ بەڵام لەبەرەوەی ناتوانن دەستی ئەو گروپە مافیایی بواری کەرتی تەندروستی ببڕن بۆیە بە هیچ شێوەیەک نایەنەوێ وەزعەکە ئاعتراف کەن لەسەری ئەجینا ئەگەر دانیشی لە دەرەوەی کەناڵی ڕاگەیاندن لە ڕوود دەرەوەی ئیعلام دانیشی لەگەڵیا ئاعترافەکە لەسەر ئەوەی کە من و تۆ هەموو خەڵکێڵێ و لەسەر لەوەش زیاتر ئەڵێ ئەتوانم بڵێم وەزیر زۆر معلوماتی زیاترە لە ئێمە لەسەر خراپی ڕۆژی تەندروستی تۆ باست لە گروپی مافیایی کرد وەزارەتی تەندروستی پرۆژەی چاکسازی و با بڵین باشکردنی ئاستی کەرتی تەندروستی دەست پێ کردووە پێت وایە ڕێگریەکەن لە پرۆژەکە کە ئەوەی کە وەزیری تەندروستی ئەوێت یاخود ئەوانی کە تۆ ناودێنە لە ناو خودی وەزارەتەکەیان من ئەتوانم بڵێم لە ناو وەزارەتی تەندروستیە هەیە و لە دەرەوەی تەندروستیە هەیە لە ناو مەکتەب سیاسی و سەرکردایەتی و بەرپرسە باڵەکانی ئەم وڵاتە و ئەوەی کە ئێستا ئەیانەوێ بە ئەو گروپە مافیایە بە هاوکاری وەزارەتی تەندروستی ئەیانەوێ کەرتی گشتی سەحە لەم وڵاتە بێمتمانەکەن بدەن لە کەرتی گشتی ئەمەش تەنها و تەنها لە پێناوی برەودان بە کەرتی تیجاری و نەخۆشخانە ئەهلی و عیادە ئەهلیەکاندا و ئەوەی کە ئەکرێ بەڕاستی تاوانێکە پێش هەموو شتێ بەرامبەر بە نەخۆشی ئەم وڵاتە دەیانەوێت کەرتی گشتی وا لێ بکەن کە خەڵک ڕووی تێنەکاوە زیاتر ڕووکەنە کەرتی تایبەت
بەڵێ زۆر بە عەمدی زۆر بە پلانێکی تۆکمە ئەیانەوێ کەرتی تایبەت برەو پێ بدەن و هەر ئەمەشە کە هیچ لێپرسینەوەیەک نییە لە بەرامبەر بە کەرتی گشتی و ئەوەشی کە وەزیر ئیدعایەکە کە گوایە ئیجراعاتەکە من بەڵگەم لەلایە ئێستا ئەمە بەڵگەکەیە کە وەزیر لە ڕاستە بە بەرچاوی ئەمەوە عقوبە بە بەرچاوی ڕاگەیاندنەکانەوە عقوبەی ئەڵێ عقوبەی نەخۆش و عقوبەی دکتۆرە دەم لەسەر مافی نەخۆش من دەیان بەڵگەم لەلایە کە وەزیر هەستاوە لە پاش هەڵاکە هەستاوە بە سڕینەوەی عقوبەی دکتۆرەکان لە کوێی دنیا هەیە وەزیرێک خۆی هەستێت بە سڕینەوەی عقوبەی دکتۆرێک کە دوو مانگ سزای نەخۆشی شارێکی داوە ئەنی لەکوێ بەڵێ ئەم دکتۆرانە 35 ڕۆژ دەوامیان نەکردووە نەخۆشخانیان جێهێشتووە ئیزرابیان کردووە پاش ئەوە دوو مانگی ڕێکی کە دەوامیان نەکردەوە ئیزرابیان کردووە پاش ئەوە مانگێکی کە دەوامیان نەکردووە لە کاتێکا کە غایب دراون وەزیری تەندروستی خۆی هەستاوە بە سڕینەوەی ئینەکاریان سڕینەوەی عقوبەکانیان کە عقوبەکەی چۆتە ئیزبارەی و هەموو ڕێشێنێکی دوایە هەستاوە بەسڕێنەوەی ئەمە بۆ خۆی هەوڵێکە لە پێناوی ئەوەی کە دکتۆر و کارمەندی تەندروستی لە کەرتی گشتیە هەر تاوانێکەکەن وەزیر لە پشتیانە و پشتگیریانەکە و ئەو تاوانانەی کە ئێ بۆیانەکە پەردەپۆشیانەکە و نایە سزاکەیان بە تەواوی بدرێن ئەمەش بۆ خۆی چییە ئایا کاگناسە بە کورتی ئەوەی کە باسی کرد پەیوەستە بە وەزارەتی تەندروستی و بازرگانی بواری تەندروستی سندیکای تەندروستی کاری چییە ڕێکخراوەکانی بواری تەندروستی کاریان چێ بۆ هەستیان پێ ناکرێ بەداخەوە هەر چۆن وەزارەتی تەندروستی کە وەزارەتێکی خزمەتگوزاریە لەلایەن ئەو بەرپرسە سیاسی و دەستڕێژتوانەوە کۆنتترۆل کراوە بە هەمان شێوە سندیکاکانیش لەلایەن حیزب و بەرپرسانەوە داڵدەدراون و ئەتوانم بڵێ بەو سندیکانە ئەوەنەی کە بۆ خزمەتی حیزب و ئەو بەرپرسانی کە تیجارەت لە بواری تەندروستیاکەن ئیشەکەن ئەوەنە لە خزمەتی کارمەندی تەندروستی و لە خزمەتی دکتۆری دڵسۆزی ئەمشا وڵاتە ئیش ناکەن و ئەم سندیکانە ڕۆژێک لە ڕۆژان دیفاعیان لە یەک دکتۆر نەکردووە کە خزمەتەکە و دیفاعیان لە یەک کارمەند نەکردووە کە خزمەتەکە بەڵکو هەمیشە دیفاعیان لەو دکتۆر و کارمەندە کەم تەرخەمانە کردووە کە سزای نەخۆشیان داوە کە تاوانی تەندروستیان ئەنجام داوە چونکە ئەوان پێیان خۆش ئەم جۆرە کەسانە لە کەرتی گشتیە بە شێوەیەک کەرتی گشتی لە بەرچاوی خەڵک و وڵاتە بخەن بۆ ئەوەی خەڵک زیاتر ڕووبکاتە کەرتی تایبەت. بەڵێ زۆر سپاس بۆ ناسر عەبدوڕەحیم پسپۆڕی بایۆلۆجی سپاس بۆ تۆ کە لە شاری هەڵەبجەوە لەگەڵ مابووی بەردەوامین.